نهاجي ميواني كي مهيا ميواني كي قدر بلنده اوه بريا فيديو بمربي نها بچپکک خورد سروک پارتیا یکیتیا نشتیمان کردستان برز بافل طلبانی بمریا روشتان باش خوشبو برايني عزيز نوروزتان بيروز بيت او حمو مناڵە گەنجە جوانە نەورۆزی ئێوەش پیرۆز بێت ئەنشەڵڵا ئیمساڵ ئەو ساڵە ئەبێت کە هەموو کوردەکان بەیەکەوە ئیشەکەن هەموو کێشەکانی خۆمان لەلایەکە ئەنەین و بەیەکەوە بۆ بەرژەوەندی گەلەکەمان شان بەشان خەباتەکەین داوا ئەکەم لە هەموو وڵاتەکانی دەور و بەرمان کە سیاسەت مەدارەکانمان بەردەن وە هەموو سەرکردەکانمان بەردەن کە ئیجازە بدرێت خەڵک سەردانیان بکات و دکتۆر و محامیەکانیان بچنە خزمەتیان دڵمان لای ئەو خانەوادانەیە کە بەو کارە ساتەی بوومە لەرزەیە ئەو هەموو خزم و کەس و کار و خوشک و برا و باوک و دایکیان لە دەستدا بە پشتیوانی هەر هەمووتان زەختێکەکەینە سەر حزبەکان کە بەرژەوەندی گەلەکەمان پێش بەرژەوەندی خۆیان دابنێن جارێکی تر زۆر سپاستانەکەم بژی کورد و کوردستان و کوردستان یان نەمان بەێ ئەمشی جارێکەدن سلااوێکی